بێگومان ئەو کەسایەتیانەی کێنە نێو ستۆدیۆی کورسان مەگەزینەوە چەند کەسایەتی تایبەتن چونکە هەموو کەسێک بەڕاستی نایەتە نێو ستۆری کورسان مەگەزین بەڵام هەر کەسێکمان هێنا بێگومانە بێ کەسایەتێکی زۆر تایبەت بێت ئەبێ کەسایەتیەک بێت کە لەلای ئێوە پرسیارە کە ئێوە حەز ئەکەن لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆنەوە بینەریان بن میوانمان هەیە لە نێو ستۆدیۆی کورسان مەگەزینە ئەو کەسایەتیەش هونەرمەندێکە کە ڕابردوویەکی جوانی هەیە لەگەڵ بەرهەمەکانی خۆیان و هێشتاش بەردەوامە لە چڕینی گۆرانی بە بەرهەمە جوان و ناوازەکانی خۆی میوانی ئەم ئێوارەی کورسان مەگەزین هونەرمەند کەمال عەلیەکە بە سوپاسەوە ئەم ئێوارەیە لەگەڵمانە لە کورسان مەگەزین کۆمەڵێک پرسیاری لێکین و لێرە ئامادەیە بێ فەرموو کا کەمال. کا کەمال بەخێر بیت ئێوارەت باش بێت بەخێر بیت سەر چاو یەخوا بەخێر بیت زۆر سوپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵمانە زۆر سپاس بۆ ئێوە جا کا کەمال پێم وا بێت ئاوایی زۆر باشە بێت کەمێک لەولاوە لەگەڵمانە بیت بۆی کامێرەکە جوان وەرزگرێت کا کەمال بەخێر بیتەوە بۆ کوردستان بەخێر بێ بۆ کورسان مەگەزین و پێمان بڵیت هۆکاری ئەم گەڕانەوەی چییە؟ ئایا بە هۆکاری ئەنجامدانی بەرهەمووکاری نوێیە یاخود ئەوەتە هۆکارێکی تایبەتی خۆتە هەیە؟ سڵاو لە جەنابەت سڵاو لە کورساتی هەمیشە ئەزیز و خۆشەویست زۆر سپاس بۆ میوانداریە ئەوەی ڕاستی بێت هەر بە سەردانێکی تایبەت هۆکاری تایبەتی خۆم ئێستا لە کوردستانی شیرین و خۆشەویستم یەخوا بەخێر بێت زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆ تۆش کا کەمال چەندێکە نەهاتوویتە نێو کورسات و کورسان مەگەزینەوە ڕەنگە بێت زەمانێکی زۆرە کە نەهاتوومەتە ناو کورساتەوە بەڵام حتمەن هەمیشە هەر کورساتی ئەزیز و خۆشەویست ماڵی هەمووانە و بێگومان لە ناو دڵمانایە و لە ناو هەزر و ڕۆحمانایە و هەمیشە شیرینە لەلامان زۆر سپاس بۆ تۆ بێگومانەمە دروشمی کورساتە کورسات ماڵی هەمووانە کورسات ماڵی هونەرمەندانە جا سۆدیۆکەمان وتم گۆڕانکاری بەسەرا هاتووە با بزانین بەلاتەوە چۆنە گۆڕانکاریەکانت بەدڵە دەست و چاوی هەموو لایەکتان خۆش بێت سوپاسی ئەرکومان و بینی جەنابتان و بەڕێوەبەر و سەرجەم کارمەندە ئەزیزەکان مای شانازی و تەقدیرە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە هەمیشە خزمەتی کەلتور و هونەری کوردیەکەن بێگومان تۆش جێگەی شانازی ئێمەیت زۆر سپاس جا کا کەمال ئەوەی کە سەرنجمیە لە بەرهەمەکانی تۆیە تۆ بەرهەمت هەیە بەڵام بەرهەمەکان ساڵانە ینی چەند ساڵێکی بەسەر هەروە ئەنجا بڵاوی ئەەکەیتەوە جا بەرهەمێکی نوێ بەرهەمە هێنیت باشە تۆ ینی ئەم شتە دروستە بێت تۆ حەزت بە بەرهەمی زۆر و بۆر نییە بەڵکو حەزت لێیە کاتێککە بەرهەمێکت دروست کرد بەرهەمێکی بەچێش بێت بەڵام بچێتە ناو خەڵکە و ئەوە بێت کە خەڵکی حەزەکەن گوێبیستی بن و بمێنێتەوە بڵێ هۆکارەکەی ینی هەر ئەوەیە کە ئەتەی بەرهەمەکان بمێنێتەوە بۆ ئەوەندە درەنگ بەرهەمەوەی ڕاستی بێت دروستەکەیت حەزم لە کاری زۆر و بۆر نییە حەزەکەم بەرهەمەکانم کەم بێ بەڵام تەرکیزی تەواو لەسەر کارەکانم بکەم بە شێوەیەکی زۆر باش و سەردەمیانە کارەکانم ئەنجام بم هیچ پەلە ناکەم لە هەڵبژاردننی تێکست ئاوازەکان کارەکانم ئەتوانم بڵێم یعنی بە شانازیەوە کاتی تەواوی خۆیانە دەمێ و هەتاو کاتە بڕیارەیەم لە بڵاوکردنەوەیان هەر بۆیەش کارەکانم ڕەنگە بێت کەم بێت بەس حەزم لە کاری پوخت و کەم و چڕە کەواتە کا کەمال با ئێمە لەگەڵ بینەرانمان گۆرانیەک گوێ لێ بگرین هاوکارانمان گۆرانیەکمان بۆ پلەی بکەن با بزانین کە خۆشت چی یادگاریەکە هەیە لەگەڵ ئەم بەرهەمەیە و بینەرانیش بێگومان یادگاری زۆریان هەیە لەگەڵیە كما غريبتك هاورين شقامك وكخوم ثانية في الله شعر يا كدير أبو قلم بوكريا أختر يا نيباشتي كراز راشي جهاني من آخر یا جانی باشتی کراز راشی جهانی من ولا من بابم مغربا کەواتە کە مەغریب دێ تاکە هاوڕێم چی یادگارەیەکە هەیە لەگەڵیا یادگارەکانی کە مەغریب دێ زۆر شیرینە لەلام بۆچی
بۆن و یادگاری سلێمانی پێوە دیارە هەمیشە. چکە تۆ لە بەڕیت ببوورە بەسمانەوە نەبوو کە دڵە پڕکەین ئەزانین کە سلێمانی واتایەکی زۆر گەور و زۆر جوانی هەیە بۆ تۆ بەڵام حەزیشمان کرد هەر لێرەوە بۆ خۆت ئاماژەی پێبیت لە دەمی خۆتەوە کەم گۆرانیا چ واتایەکی هەیە بۆ تۆ دووبارە داوای لێبوردنە لە یەکەین خەڵکانێکی زۆر ئەم گۆرانیا ترند بۆ لەلایەن و حەزیان پێکردو و هەتاوەکو ئێستاش هەر بە یادگاری و بە ئەو کاتەوە ئەو گۆرانیە لێن و چێژی لێبین بێگومان هەر کەسە کاتێکە جلو گۆرانی ساڵە گیاناگرن کە لە لای خەڵکی زۆر خۆش بۆ لای خەڵکی یادگاریان هەیە لەگەڵی هەتاوەکو ئێستاش هەرگوێک لێگرن و ئەمە شێکێک لەو بەرهەمانە هاوشێوی بەرهەمەکانی دیکەت. کاکەمال دووبارە داوای لێبوورنە لە یەکەین کەواتە گۆرانی کە مەغریب دێ لە ئاوازی خۆمە هۆنراوەی مامۆستای عەزیز و هاوڕێی شیرینم ئیسماعیل خوڕماڵیە لە سەردەمانێکا پێشکەشمان کرد سەدایەکی زۆر باشی هەبوو جێگای ڕەزامەندی زۆربەی گوێگر و گوێبیستەکانی ئەو سەردەمە بوون بە خۆشحاڵیەوە چەند ژیلێک تێپەڕیەوە تا ئێستاش هەر زیندووە مای شانازیە بۆ من کە خاوەنی بەرهەمێکی وەکو کە مەغریب دێبم کە هەتا ئێستاش هەرزی بە زیندوی بمێنێتەوە لای جەنابتان. دەستە خۆش بێت. کاکەمال نێوانە لەگەڵ هونەرمەندانی دەرەوەی کوردستانە چۆنە تۆ لە بەریتانیاژی لە وڵاتی بەریتانیاژیت و پەیوەندی چۆنە لەگەڵ هونەرمەندانی کە لەوەیە لەگەڵ تۆیان؟ زۆربەی هونەرمەندەکان ئەوانەی کە لە جیلی خۆ من با بڵین کە پیانەوترێ جیلی ئاڵتوونی پەیوەندیەکی زۆر پتەوم لەگەڵیان هەیە هەمیشە ئەوان بەبرای عەزیز و کەس و کاری خۆمیان دانێم و پەیوەندیمان ڕاستەوخۆ ناڕاستەخۆ هەیە لەگەڵ زۆربەی هونەرمەندان لەگەڵ ئەو جیلە تازەیەش بە بەردەوام بیر و ڕاگۆڕینەوە لە بوارەی هونەرا و هەمیشە دەست پێشخەر بووم بۆ هەچی شتێک ئامادەی خۆم دەربڕیەوە بۆ هەچی خزمەتێک کە بتوانم خزمەتی هەچ کەسێک هەچ هونەرمەندێک لە لاوەکان بکەم بە پێی توانە بۆ خزمەتی هونەر. دەستە خۆش بێت. زۆر سپاس. کاکەمال تۆ بەرهەمێکە هەیە لەگەڵ هونەرمەند سالار مەحموودە بەرهەمێک با بڵێن دوێتێکتان هەیە بەیەکەوە بەڵام بۆ بەرهەمەکانی داهاتوت بۆ کاری داهاتوت بیرت لەوە نەکردێتەوە کە دوێت لەگەڵ هونەرمەندی دیکەیا بێت یاخود ئەگەر بیکەیت حەزەکەی لەگەڵ چیترا ڕاستیە بە دەرلەوەی مامۆستا سالار هاوڕێمە هاوڕێیەکی کۆنمە یعنی پەیوەندیم وەکو پەیوەندیشی شخصی هاوڕێتی زۆر نزیکە لەگەڵیا ئەوەش بووە مای ئەوەی کە بتوانین بەیەکەوە بەرهەمێک بەیەکەوە بکەین و وەکو دیێت بڵاوی بکەینەوە لە ئێستا سەرقاڵی هیچ کارێکی ئەوانیم خۆم ئامادە نەکردووە بۆ دیۆتێکی تر لەگەڵ هیچ هونەرمەندێکی تر بەڵام ئەوەش مەحاڵ نییە و تر بابزانین ئیشاءڵڵا ڕەنگ هەبێت لە ئایندەدا کاری لەو شێوەیە بێتە پێش و ئیشاءڵڵا بۆ نا ئیشاءڵڵا بهیوای بەردەوامی. زۆر سپاس بۆ جەنابتان. کاکەمال کاتێکە ئێمە لە سۆشەڵ میدیای کورساتە ئاماژەمان بەوە کرد کە بەڕێستان نەمێوارەیە لە کورسات مەگەزینە بن بێگومان کۆمنتی زۆر باش و زۆر جوانت بۆ هات بە دەرلەوانە یەکێک لە کۆمنتەکان داواکاریەکی لە ئێمە کردووە ئەویش ئەوەیە کە وتوێتی تکە ئەم شارەی بۆ بخوێنەوە لی بپرسن کە چ یادگاریەکی لەگەڵ ئەو دەقەدا هەیە ئەمەیە لێم گەڕێن با چۆڕە چۆر خوێن لە جامێنم داتکێ گولەیش لەشم شەقار بکە لەکە لەی سەر تا بەرێ پێ ئیتر شارەکەی بە دوور درێژی نووسیوەتەوە جاویسمان لێ پرسن کە بزانین چه یادگاریەکە هەیە لەگەڵی ئەو کەسایەتیش کە کۆمنتەکەی بۆ کردوین چیا مامە لەتیفە کە بەڕێزیشیان خۆیان هونەرمەندن. بەڵێ ئەوە یەکێکە لەو هۆنراوانەی لە درامای فرمێسکی ڕەش لە دەرهێنانی مامۆستای عەزیز مامۆستا کامەران ڕەوف ئەو سەردەما ئەو زمانی کە سەرقاڵی وەبەرهێنانی ئەو بەرهەمە بووین منیش بەشدار بووم وەکو ئەکتەرێک و لە هەمان کاتا وەکو هونەرمەندێکیش دەوری پێشمەرگەیەکی شاخمە بینی بەڵێ بە سەرپەرشتی زۆر بەڕێز و جەنابی هێرۆخان توانیمان ئەو بەرهەمە بە هاریکاری و سپۆنسەری کورسات لەو زەمەنە توانیمان ئەو بەرهەمە ئەو درامایە
وە بەرهەم بێنین. منیش دەورێکی سەرەکیم لە دراماکە هەبوو ئەو هۆنراوەیەش کە ئەو بەڕێزە باسیەکە وەکو پارچە مەقامێک وەکو پارچە لاوانەوەیەک کە من دەوری یەکێک لە پێشمەرگە سەرەکیەکانم ببینی و شەهید دەبم با بڵین لە دراماکە. زۆر سپاس بۆ جەنابە. ئیتر پێش شەهید بوونەکە ئەو پارچە هۆنراوەیە بە شێوەی مەقام من پێشکەشەکەم. دەستە خۆش بێت. زۆر سپاس ئەوە هەروەکو ڕوونکردنەوە لەسەر ئەو پارچە هۆنراوەی ئەو بەڕێزە ناردەتی بۆتان. سپاس بۆ ڕوونکردنەوەکەت وە زۆر سپاس کام ئێوارەیە لەگەڵمان نبوویت. زۆر داوای لێبوورنی شەکەین کە دڵمان پڕ کردیت. زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمان نبوویت و ئەگەر شتێکی شت مابێت لە کۆتایەکەی ئاماژەی پێ بێت. زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ تۆ. زۆر سپاسی سەرجەم کارمەندە ئەزیز و بەڕێزەکانتانەکەم بە تایبەتی جەنابەت. زۆر سپاس دەکەم. ئەو بەڕێز و ئەزیزانەی کە لە پشتی کامێراوە ئەم شەو ئێستا حالیان هیلاک بوون لەگەڵمانە. سپاس بۆ میواندارێکە بە شێوەیەکی گشتی هەمیشە ئێوە ئەزیز و شیرین لامە. زۆر سپاس بۆ تۆش. ئەتوانێت ئیسراحەتی خۆت وەرگریت. زۆر بەڕێز بەخێر بێت دووبارە سەرچاوان.